همه بشنه هفلیر و پایتخت و نوچگهان ما رنجر رحمان چند روزمانه جبوی سرسالا میلادی انکو زاینی لوی آمده کاری کاچهنه دسته و گشت گذار هندک رینمایی دانه ام بزانن که ناوروک و رینمایی آن چنه رنج عزبه ما جمته ناوروک وان رینمایی دسته و گشت گذار چل بر دستی تهبه کرم که بەڵێ وەک دەزانن ساڵانە لەگەڵاتنی پشوەکانی سەری ساڵ ژمارەیەکی زۆر لە گەشتیاران ڕوو لە شارەکانی هەرێمی کوردستان دەکەن دەستەی گەشت و گوزار بۆ پێشوازیکردن لە گەشتیاران ساڵانە کۆمەڵێک ڕێنمایی تایبەتی دەبێت بۆ ئەم ساڵ دەستەی گەشت و گوزار چەند ڕێنمایەکی کردووە کاوەگەوەی باسی لەکە ئاسانکاری کردووە بۆی زۆرترین گەشتیار بێ گفتوگۆی زیاتر لەگەڵ ڕێنمایەکان لەگەڵ وتەبێژی دەستەی گەشت و گوزار ئیبراهیم عەبدولمەجید دەکەین کاک ئیبراهیم بۆ ئەم ساڵ ئامادەکاریەکانی ئێوە وەکو دەستەی گەشت و گوزار بۆ پێشوازیکردنی گەشتیاران بۆ سەری ساڵ چۆنە؟ بەڵێ دیارە ئێمە ساڵانە لەگەڵ هاتنەوەی بۆنەکان کۆمەڵی ڕێکار هەندایانگرینە بەر بە ئامانجی ئەوەی کە بتوانین کەشتێکی ئارام و لەبار فراهەم بکەین و بڕەخسێنین بۆ ئەو گەشتیارانەی کە بە مەبەستی بەسەربردنی پشتەکانیان ڕوو لە هەرێمی کوردستانەکەن بۆ ئەم ساڵەکەش لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتەکانمان لەسەر چەند پارێزگاکان و ئیدارە سربەخۆکان دەستکراوە بە ئامادەکاری زنجیرەیەک کۆبوونەوە ئەنجامدراوە لەگەڵ کۆمپانیا گەشتیاریەکان کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان و چەندین ساڵاکی جۆرا و جۆر ئاهەنگ دەبێت لە هەرێمی کوردستان هەروەها لەگەڵ هێزەکانی ناوخۆ بە تایبەتی ئاسایشی باسکان بە سوپاسەوە بۆ ئاسایشی باسکان ئاسانکاری تەواو کراوە بۆ ئەوەی ئەم ساڵەکە لە کاتی هاتنناوەی گەشتیار بە کەمترین ماوە ئیسنی ناو شارەکانی هەرێمی کوردستان بدرێن چەند لیژنەیەکی هاوبەش پێکەنراون لەسەر ئاستی شارەکان یەکێک لەو لیژنانە ئامادەجی دەبێت لە بازگەکان بۆ ئەوەی هەر لە بازگەکانەوە کە ئاوێنەی شارەکانمانن ئێمە هەوڵی ئەوە بدەین کە وێنایەکی جوانی هەرێمی کوردستان پیشانی گەشتیاران بدەین لە بازگەکان لیژنەکانی ئێمە بە پێدانی ڕێنمایی بڕوشەر نەخشەی گەشتیاری پێشواسی لە گەشتیارانەکەن هاوکات لە ناو شارەکانیش تیمەکانی ئێمە بەردەوامی سەردانی بنکە و شوێنە گەشتیارەکانەکەن بۆ ئەوەی دڵنیابینەوە لەوەی کە ئەو خزمەت گوزاریانی پێشکەش بە گەشتیارانەکرێ شیاوی گەشتیارانن و هەروەها ژمارەیەک هێڵی گەرمیش ئامادەکراون لە سەرجەم پارێزگاکان و ئیدارە سربەخۆکان بۆ ئەوەی لە حاڵەتی فریاگوزاری یان خوا نەخواستە هەر گەشتیارێک تووشی ئاستەنگ و بربەستێک بیۆ بتوانێت پەیوەندی بکات ئێمەش بە زووترین کات کێشەکانیان بۆ چارەسەر بکەین. کاک ئیبراهیم بۆ سەری ساڵ جەژنەکانی سەری ساڵ ئەم چەند ڕۆژێکە لە بەردەستە پێشبینیتان بۆ ئەوەیە چەند گەشتیار ڕوو لە هەرێمی کوردستان بکات و زۆر جاریش لە کاتی مناسەبەکان بۆنەکان باز لە گرانی نرخی شوێنەکانی گەشت و گوزار دەکرێت بۆ ئەمە چیتان کردو؟ بەڵێ سەبارەت بە نرخ دیارە یەکێ لە ئەرکەکانی ئەو لیژنانی ئێمە پێکمان هێناوە ئەوەیە کە چاودێری نرخ بکە و ڕێگە بگرێت لەو بنکە گەشتیارانەی کە هەوڵی ئیستیغلالکردنی گەشتیارەدەن ئێمە لە ساڵانی ڕابردوو ئیجرئاتمان کردووە لەگەڵ چەندین شوێن کە گەشتیار سکاڵای تۆمار کردووە بەڵام شتێکیش هەیە دەبێت ئێمە ئەو ڕاستی بزانین کە لە هەموو دنیا وایە لە وەرزی گەشتیاری کاتێک کە هەڵاوسانی گەشتیاری دروستە بێت نرخەکان بە جۆرێ لە جۆرەکان بەرزەبنەوە بەڵام ئەو بەمانای ئەوە نایە کە شوێنە گەشتیاریەکان خوا نەخواستە هەوڵی ئیستیغلالکردنی گەشتیار بدەن لەبەرەوەی گرانکردنی نرخ لە بەرژەوەندی هیچ لایەکدانە گرانکردنی نرخ ڕەنگ بێ شوێنێکی گەشتیاری بنکەیەکی گەشتیاری قازانجێکی مادی کاتی بکە بەڵام لە دوجار لە نەتیجە بە کۆی پرۆسەی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان دەشکێتەوە بۆی ئێمە بە هەموو شێوەیەک لە هەوڵی ئەوەدا دەبین کە ڕێگری بکەین لە قۆڕخکاری لە نرخ سەبارەت بە پێشبینیشمان بۆ ئەوەی کە چەند گەشتیار دەن دیارە ئێمە تەنها پێشبینی ناکەین بە پشت بەستن بەو ئامادەکاری و پلانانی ئێمە دامان ناوە پێمان وایە کە بۆ ئەم ساڵەکە 200,000 گەشتیار بۆ پشوەکانی سەری ساڵ دێن بۆ هەرێمی کوردستان دیارە ئێمە مەبەستمان لە پشتوی سەری ساڵ هەفتەیەکە لە 25 دوانزەوە بۆ یەک دەستەکان خۆش زۆر سپاس دەکەن بڵێ بروسێک ئێستا لە هەولێر لە کۆمەڵێک شوێن ئامادەکاری کراوە و میوانخانەکان و ڕێستۆرانتەکان و شوێنەکانی تر و کۆمپانیاکانی گەشتیاری و کەرتی تایبەت ئامادەکاریان کردووە بۆی لە ئێستاوە پێشوازی لە گەشتیاران بکەن و هەنی گەشتیاران بدەن بۆ بەسەربردننی کاتەکانیان لە پشووەکانی سەری ساڵ ڕوو لە شارەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری هەولێر بکەن کە ساڵانە ژمارەیەکی زۆر لە گەشتیاران بە تایبەتی گەشتیارای ناوەڕاست و باشووری عێراق ڕوو لەم شارە دەکەن.